لە کۆنفرانسێکدا لە شاری کەرکووک کە بەشداری شارەزایین و پسپۆڕانی بوارەکە بەڕێوە چوو کۆتایی هاتنی قۆناغی یەکەمی پرۆژەی ماستەر پلانی شاری کەرکووک ڕاگەیەندرا. وبدينا بشهر الثالث 2014 لە مانگی سەی ساڵی 2014ەوە دەستمان بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کردووە کە خۆی لە ئامادەکردنی نەخشەی بنەڕەتی شاری کەرکووک دەبینێتەوە. ئەم پرۆژەیە بە 5 قۆناغ جێبەجێ دەکرێت کە ئەمڕۆ قۆناغی یەکەمی ئەو پرۆژەیە بە سەرکەوتووی کۆتایی هاتووە. سەرباری خراپی دۆخە سیاسی و ئابووری ئەمنیەکان بۆ ڕۆژێکیش پرۆژەکەمان دوانەکەوتووە. بەو هیوایین بتوانین پرۆژەکەمان بە سەرکەوتووی بە ئەنجام بگەێنین بۆ ئەوەی خزمەتێک بە شاری کەرکووک بکەین و پرۆژەکەیشمان بۆ ماوەیەکی زۆر ببێتە بناغی پێشخستنی شاری کەرکووک لە هەموو بوارەکاندا. ئێمە پێش 5-6 ساڵ ئەمریکەکان کردیان بێ مناقەشە لەگەڵمان لەگەڵ مەسئولانی کەرکووک ممثلینی ملەتی کەرکووک ملیۆن دلار نازانم چەند سەرفیان کردش موافقە نەبوو. ئێستاکە لازمە دیراسەیەکی جدی واقعی بە شەراکەتی ببێ حتا هەموو ئارا خڕەکەی ئێنجا اتفاقەکەی نەموذەج دەرێکەی لەم ئەفکارە و ئارا بۆ ناجەحکردنی ئەم ئیشە. ماستەر پلانی نو هەنگاوێکی باشە بەس بەڕاستی یعنی زۆر ئەو گرنگی پێ نەدراوە چکم ئەم ماستەر پلان وەکو پێتمون وەکو دەستورە دەبێ هەموو لایەنەکان لایەنی کوردی لە کەرکووک لە هەرێم لە بەغا هەمووی بەشدار بن لێی. بەڕێوەبەری شارەوانی کەرکووکیش ڕای دەگەیەنێت کار دەکەن بە پێی قۆناغبەندی پرۆژەی ماستەر پلانی کەرکووک گەڕەکە تازە دروستکراوەکانی شاری کەرکووک لە پرۆژەکەدا جێگیر بکەن. لەم 5 مەرحەلەی کە لەم پرۆژە جێبەجێ ئەکرێت هەموو کێشەکان حەلەکرێت هەموو تەسامیمی خاصی خۆی بۆ ئەکرێت بە پێی ئیمکانێت محاولەکرێ مراعاتی ئەو وەزعە بکرێت کە لە دوای 2023 ڕووی داوە خاصەتەن ئەو خانوانی کە کراون بە زیادە ڕۆیی شتێکی باشە و بەڵامی تر کاتی ئەوێ و دراسەیەکی زۆریەوێ لەبەر وەزعی تایبەتی شاری کەرکووک. ماستەر پلان بە یەکێک لە ئەنگاوە گرنگەکانی پێشخستنیە شارێکدا دەنرێت لە ئێستادا پرۆژەی ماستەر پلانی کەرکووک لەلایەن دوو کۆمپانیای نێودەوڵەتیەوە جێبەجێ دەکرێت و بە تەوابوونی ئەو پرۆژەیە کەرکووک دەبێتە خاوەنی ماستەر پلانێک کە تا ساڵی 2037 سوودی لێوەردەگیرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.